گەرمگەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی شەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. بەرزبوونەوەی ڕێژەی هێرشەکان و زیادبوونی گوشار لەسەر ژێرخانە پیشەسازی و سەربازیەکان لە درێژەی شەڕدا، زیادبوونی گوشاری ئەمنی لەسەر چالاکانی فەرهەنگی، شەپۆلی نوێ دەست بەسەرکرانی هاوڵاتیان لە ئێران، ناڕزایەتی کرێکارانی بیناسازی لە شاری سنە، بەرزبوونەوەی ڕێژەی جەنایەتەکانی ڕژیم دژ بە خەڵک پاش بە ئامانجگیرانی گرتوخانەی شارانفەری شاری سنە. درێژەی هەواڵەکان. بەرزبوونەوەی ڕێژەی هێرشەکان و زیادبوونی گوشار لەسەر ژێرخانە پیشەسازی و سەربازیەکان لە درێژەی شەڕدا. لە 28مین ڕۆژی شەڕدا راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە چڕی هێرشەکان گەیشتووەتە بەرزترین ئاستی خۆی و هاوکات ژێرخانە پیشەسازی و سەربازیەکان لە ناوچە جیاوازەکاندا بوونەتە ئامانجی سەرەکی. بە پێی زانیاریە بڵاوکراوەکان، تەنیا لە ماوەی 24 کاتژمێردا 541 هێرش لە چوارچێوەی 164 ڕووداودا لە 18 پارێزگادا تۆمار کراون کە کوێ گشتی 171 کوژرا و برینداری لێکەوتوەتەوە. بە پێی راپۆرتی گەیشت و بەشە گرنگەکانی ئابووری وەک پیشەسازی فولاد و وزەخانەکان تووشی زیانێکی بەرچاو بوون و ئەم نیشانانەی ئەوەی کە هێرشەکان ئاراستەی تێشکاندنی توانای سەرەکیەکانی کۆماری ئیسلامی کراون. هەروەها ئامارەکان دەستپێکی شەڕەکانەوە لە نوێی ڕەشەمەوە تاکو ئێستا ئاماژە بە گیانە دەستانی زیاتر لە 1500 هاوڵاتی مەدەنی دەکەن کە لە ناویاندا بە سەدان منداڵبوونیان هەیە. بەردەوامبوونی ئەم دۆخە جگە لە کارەساتی مرۆیەکان بۆتە هۆی قوڵبوونەوەی قەیرانی ئابووری و تێکچوونی خزمەتگوزاریە گشتیەکە. زیادبوونی گوشاری ئەمنی لەسەر چالاکانی فەرهەنگی. لە ڕۆژانی کۆتایی ساڵدا درێژەی گوشار بۆ سەر چالاکانی فەرهەنگی بە ڕێژەیەکی بەرچاو بەرز بۆتەوە و کۆمەڵێکی زۆر لە هاوڵاتیان دەست بەسەر کراون. بە پێی ئەم راپۆرتانە، هێزە ئەمنیەکان بە هێرش بۆ سەرماڵی لانی کەم 5 چالاکی فەرهەنگی سەرەڕای دەست بەسەرکرانی کۆمەڵێک لە ئەندامانی بنەماڵەکانیان ژمارەیەک لە کەلوپەلەکانیان زەوت کردووە. بە پێی دوایین راپۆرتەکان، مەنوچێر ئاقابەیگی ئەندامی ئەنجومەنی سەندیکای موعەلمانی کرماشان لە ئەنجامی هێرشی هێزە ئەمنیەکان بۆ سەرماڵەکەی دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەی ناوەندە ئەمنیەکان کراوە. شایانی باسە کە شەورای هاواهەنگی ڕێکخراوی سنفی فەرهەنگیان ئەم کردەوەی ڕژیمیان بە کردەوەیکی ناسایی و دژ بە مافەکانی مرۆڤ ناوبردووە و جەختیان لەسەر ئەوە کردووەتەوە کە پێویستە ناوبراو لە زووترین کاتدا بە بێمەرج ئازاد بکرێت. شەپۆلی نوێ دەست بەسەرکرانی هاوڵاتیان لە ئێران. لە ڕۆژانی ڕابردوودا و هاوکات لەگەڵ بەرزبوونەوەی کەشی ئەمنی لە شارە جیاوازەکان، چەندین هاوڵاتی دەست بەسەر و بنەماڵەکانیان لەژێر گوشاری هێزە ئەمنیەکاندان. بە پێی زانیاریە بڵاوکراوەکان، ئەم شەپۆلە نوێیە لانی کەم 104 کەسی کردووەتەوە کە لە چەند پارێزگادا بە تۆمەتی جۆراوجۆری ئەمنی دەست بەسەر کراون. ژمارەیەکیان بە تایبەتی ئەوانەی بە تۆمەتی جاسووسی تاوانبارکراون بۆ زیندانی قەزل حەسار لە کەرەج گواستراونەتەوە و لە پارێزگای ئیلامیش دەست بەسەرکردنی بەربڵاو بە تۆمەتی پەیوەندی بە تۆڕە میدیاکانی دەرەوە و ڕێکخستنی ناڕزایەتی تۆمار کراوە. هەروەها لە ناوچەکانی تر وەک ئەردستان و ئەسەلویە چەندین کەسی دیکە بە هەمان شێوە ڕفێندراون و چارەنووسیان دیار نییە. شایانی باسە کە تاکاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە دۆخی تەندروستی بەندکراوان و هەروەها ناسنامەیان ڕاگەیەندراوێک لەلایەن ڕژیمەوە بڵاو نەکراوەتەوە و بنەماڵەکانیان لە نیگەرانیدا. ناڕزایەتی کرێکارانی بیناسازی لە شاری سنە. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە کرێکارانی بیناسازی شاری سنە دژ بە ناڕوونی دۆخی بیمەی دەرمانی و هەروەها خراپی دۆخی ژیانیان ناڕزایەتیان دەربڕی. بە پێی راپۆرتی گەیشت و کرێکارانی ناڕازی ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ناوچە جیاوازەکانی کوردستان و ئێران، هەروەها ناکارامەی بەرپرسان و ئاڵۆزی دۆخی بیمەکانیان لە قەیرانێکی ئابووری گەورەدا دەژین و تەنانەت توانای دابینکردنی سەرەتاییترین پێداویستیەکانی بنەماڵەکانیان نییە. لە درێژەی ناڕزایەتیەکاندا
کرێکاران خوازیاری بایەخدانی ڕژیم بە دۆخی ژیانی کرێکاران و هەروەها کەمکردنەوەی گوشار بۆ سەر چالاکانی کرێکاری بوون. بەرزبوونەوەی ڕێژەی جەنایەتەکانی ڕژیم دژ بە خەڵک پاش بە ئامانجگیرانی گرتوخانەی شارانفەری شاری سنە بەپێی راپۆرتی گەیشتوو لە ڕۆژانی ڕابردوودا پاش بە ئامانجگیرانی گرتوخانەی شارانفەری شاری سنە کۆمەڵێک لە بریندارانی ئەو ڕووداوە لەلایەن هێزەکانی ڕژیمەوە بە ئەنقەستەقەیان لێکراوە و گیانیان لەدەستاوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ پاش بە ئامانجگیرانی ئەو گرتوخانەیە لە هێرشێکی ئاسمانیدا کۆمەڵێک لە بریندارانی ئەو ڕووداوە کە بریتی بوون لە دەست بەسەرکراوان و خەڵکی مەدەنی دەوروبەری ئەو شوێنە لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ بوون بە ئامانج و گیانیان لەدەستاوە. شایانی باسە ئەم جەنایەتە بە شێوەیەکی سربەخۆ پشتڕاست نەکراوەتەوە، بەڵام لە ئەگەری ڕوودانێکدا کاریگەریکی گەورەی لەسەر پێشێرکردنی مافەکانی مرۆڤ لە ئێراندا دەبێت. بەردەوامی هەوڵەکانی ئێران بۆ دەستپێکردنی دانوستان لە ژێر سێبەری شەڕدا. بە پێی دوایین راپۆرتەکان هەوڵەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ دەستپێکردنی دانوستانەکان لەگەڵ ئەمریکا هێشتا بەردەوامە و لە قۆناغێکی سەرەتاییدایە. بە پێی دوایین زانیاریەکان پەیوەندیەکانی نێوان هەردوو لە هێشتا بە شێوەیەکی ناڕاستەوخۆ لە ڕێگەی وڵاتانی پاکستان، میسر و تورکیاوە بەڕێوە دەچێت. لە هەمان کاتدا هیچ یەک لە لایەنەکان ئامادەی چاوپێکەوتنی ڕاستەوخۆ نین و ئەگەری هەیە لە ڕۆژانی داهاتوودا پرۆسە دیپلۆماسیەکان لە شارەکانی قاهرە، ئیستانبول یان ئیسلام ئاباد بەڕێوە بچێت. دوا هەواڵمان سەبارەتە بە دەستپێکردنی هێرشە موشکیەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر وڵاتانی کەنداو. ڕۆژی ڕابردوو هاوکات لەگەڵ بەرزبوونەوەی ڕێژەی هێرشەکان بۆ سەر پێگەکانی کۆماری ئیسلامی شەپۆلیکی نوێ موشکی بۆ سەر وڵاتانی کەنداو دەستی پێکردووە. بە پێی دوایین راپۆرتەکان لە شەپۆلیکی نوێ موشکیدا وڵاتانی عەرەبستانی سعودی، بەحرین و ئیماراتی یەکگرتووی عەرەبی بوون بە ئامانجی هێرشەکان و بەهۆیەوە زیانیان پێگەیشتووە. ئەمە لە کاتێکدایە کە لە ڕۆژانی ڕابردوودا ڕژیمی کۆماری ئیسلامی بە مەبەستی دەستپێکردنی دانوستانەکانی لەگەڵ ئەمریکا ڕێژەی هێرشەکان بۆ سەر وڵاتانی دراوسێ بە شێوەیەکی بەرچاو کەم کردبووەوە، بەڵام هاوکات لەگەڵ بە ئامانجگیرانی ژێرخانەکانی وزە هێرشەکانی سەر لە نوێ دەست پێ کردووەتەوە. بینەرانی عەزیز و خۆشەویست، سپاس کە بینەرمان بوون. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.